سڵاو ڕێز هاوڕێیان بابەتی سەری ڕەش و هێرشی درۆنەکان لە سەریان لەم شەڕی ئێستادا لەم سێ هەفتەیەدا بوتان باز دەکەم و تەواوی هێرشەکان لەکوێ بوون، ماڵی کام کوڕی مەسعود بەرکەوتووە، ماڵی کام خزم و برازەی بەرکەوتووە. تەواوی ئەو زانیانە بێ ئەوە دەڵێم من لێرە پێم خۆشە کە بنەماڵەی مەسعود بارزانی خاین و دژمنی گەلی کورد زەرەری بەر بکەوێ ئیتر لە ئێرانەوە بێ، لە هەر کەسێکەوە بێ، لەبەر ئەوەی 35 ساڵە 36 ساڵە تعەدا و زوڵم لە ملەتی کورد دەکەن و داهاتی ئەم ملەتە بە خۆیان دەبن و هەرێمی کوردستانیان وێران کردووە. بەڵام لە لایەکی ترەوە پێم خۆشە ڕژێمی ئێرانش نەمێنێت، لەبەر ئەوەی ڕژێمی ئێران ڕژێمێکی دکتاتۆریە، ڕژێمێکە کە گەلانی ئێرانی چەوساندووە بۆ ماوەی 47 ساڵ بە تایبەتی گەلی کورد، و پێم خۆشە ئەو ڕژێمە لە ناو بچێ و نەمێنێ. بۆیە بێمە لە دەستپێکە ئەم فەرقە بکەین کە من پشتگیری ئەوە نیم ئەم ڕژێمە ئێران ببینێ، بەعکسەوە من لە یەکەم ڕۆژەوە پێم خۆش بووە و زۆر پۆستشم بڵاو کردووە کە دەبێ ئەم ڕژێمە نەمێنێ. هاوڕێیان، هەمووتان بینی ڕۆژی یەکەم کە خامنەئی کوژرا، دوای دووسێ ڕۆژ سیداد بارزانی چوو تەعزیەی خامنەئی لە قونسولیەی ئێرانی لە هەولێر. دەزانن لە یەکەم ڕۆژی هێرشەکەدا کە لە سەرڕەشیاندا لە ماڵی کەیاندا بوو، لە ماڵی برازای سیداد بارزانیاندا بوو. وەرە دەوڵەتێک لە ماڵی برازەکەی توبدا و بچە تەعزیەی سەرۆکەکەی. لە ماڵی وەیسی مەسعود بارزانیاندا بوو، لە یەکەم هێرش لەسەر سەری ڕەش لە ماڵەکەی وەیسیاندا بوو. ئەڵبەت ئەوان لەوێ نەبوون چونکە پێش شەڕەکە چۆڵیان کردبوو، ئەو هەموو قەسڕیان دروست کردووە لە سەری ڕەش، ئەو هەموو خانووە گەورەیان دروست کردووە، ئێستا چۆڵە هۆڵە. سیداد بارزانی کە تۆ چوویتە قۆنسڵیای ئیرانی بۆ تەعزیەی خامنەئی، پێت نەوت بە قۆنسڵەکە لە ماڵی برازایی منتان داوە، لە سەر ڕەشتان داوە، بەردەوام لێ دەدەن، کەستان ناوێرن لەوێ بژین؟ بەڵام ئەمانە شەرم لە خۆیان ناکەن، ئەمانە نۆکەرن، ئەمانە خاینن، بەو زمانە قسان لەگەڵ دەکەن و ڕازیشن. بەڵام بۆ ملەتەکەی خۆیان وانین چالاکوانێک لە بادینان یان لە هەولێر ڕەخنەیەکی بچووک لە دەسەڵاتی بارزانی دەگرێت، لە چەندەی گرون لێ خەنە زیندانەوە. هەڵبەت هێرش بە بەردەوامی لەسەر سەری ڕەش هەیە، لەسەر مەسیف هەیە. ئەوان لە یەکەم ڕۆژی شەڕەوە خۆیان دابەش کردبوو لە دهۆک لە بادینان کە بە پێکەوە نەبن، لە چەند شوێنێکی بادینان خۆیان دابەش کردبوو، لەوێ دەژیان. ئەوە بوو من ئاشکرام کرد، وتم ئەوانە نە لە بارزانن نە لە هەولێرن، لە بادینانن و لەوێنە. ئیتر ئەوە بوو سەبەبێکی زۆر گەورە کە هەمووی لە بادینان بگەڕێنەوە، دووبارە بێ لە شوێنی تر خۆیان بشێنەوە، چونکە دەزانن لە بادینان سیستەمی دژە ڕاکێت و یان درۆن نییە، زۆر ترسراکە بوویان. ئیتر ئەوە بۆ هاتنە هەولێر و بارزان. ئێستاش بە شارەوە دەژین، زۆر ترساون. هیوادارم ببنە نێچیرێکی باش بۆ درۆنەکانی ئێران، لەبەر ئەوەی من فەرقیان نابێنم لەگەڵ ڕژێمی ئێران، هەردووکیان دژمنن بۆ من. کاکە ئیتر بابەتی کوڕەکەی مەسعود مالی وەیسی بارزانیاندا بوو لە یەکەم ڕۆژ، و ڕۆژی چوارەمی ئەم شەڕە درۆنێک بەر ماڵی کوڕی برای مەسعود کەوتبوو، کوڕی لوقمان، ناوی بارزانە، زاوای نیهادە لە مەسیف سەلاحەدین. بەشێکی ماڵەکەشی زەرەری مادی پێکەوت بوو. هەروەها لە سەری ڕەش ماڵی مەسعودی لێیە، براکانی مەسعودی لێیە، نێچیری لێیە، سێ برای نێچیری لێیە. ئەم ماڵانە لێک ماڵی کەسی تر لێ نییە. ئەم هەموو ماڵە بێژگەرە ماڵی نێچیر هیچیان پەنجەرەکەیان نەماوە، هەر هەمووی پەنجەرەکانیان شکاوە،
هەر هەمویان ئەنەگە ئێستا شەڕەکە تەواو بێ ئەوان بگەڕێن ئەوێ دووسێ مانگ بەس خەریکی پەنجارە چاکردنەوە دەبن و چاکردنی خانووەکان دەبن وان لێ کردووە ئەو خانووانە یعنی بە کەڵکی ژیان نێت بۆ ماڵی نێچیر وای لێ نات بۆ ماڵی نێچیر لە سەری ڕەش دوورە لە هەر هەمویان لە شوێنێکی زۆر دوور دروست کراوە و نێچیر هەموو پەنجارەکانی دژی گولەیە یعنی تاسیری لێ نەکراوە بۆیە لە ماڵی نێچیر هیچ لێ ناتەوە مەبەستم لێرە ئەوە نییە لە هەموو ماڵەکاندەوە بەڵام دەنگی تەقینەوەی ئەوەندە گەورە لە سەری ڕەش کەڕ دەدا هەرچی پەنجەرە و شتی شوشەیە لەو ماڵانەی ئەوان هەر هەموو شکاوە وەکوتم لە مەسیفیش هەمان شت لە ماڵی کوڕی برای مەسعود بارزای دراوە بارزان لوقمان وەڵڵا مستەفا دراوە لا هینیش دارالزیافە هەیە دەڵێن ڕاکێتێک هاتووە لە نزیکی ئەو کەوتووە یعنی ڕاکێتەکە بوو دارالزیافە بووە بەڵام بەری نەکەوتووە چووە ناو دوولێک لەوێ کەوتووە ئیتر بەگشتی ئەمە بوو بابەتەکە ویستم ئەم زانیانە بێەوە دەڵێم کە وەزعیان زۆر شەڕە زۆر دەترسێن کەسانی ترسنۆکیشن تا ئێستا ناتوانیوە جورئەتیان نییە یەک وشە دژی ئێران قسە بکەن تا ئێستا ناوێرن یەک وشە دژی ئێران قسە بکەن کەچی لەناو کوردستانە شێرم بۆ حزبەکانی تری کورد و بۆ خەڵکی کوردستان خۆیان بە شێر دەبینن بەڵام بەرامبەر ئێران ڕێوین هاوڕێیان تەڵی شەری 12 ڕۆژەکە شەمان شت کا کڕەژدەر کا قادر ئێمە تا حەدێک باسمان کرد کە لە سەری ڕەش دراوە بەڵام هجوومەکانیان نێدانەکان بەو شێوازەی وەک ئێستا نەبووە ئێستا بە بەردەوامی لێ دەدەن تقریبا دەتوانین بڵێن لە سەری ڕەش ژیان لێ نەماوە زۆربەی پاسەوانەکانی ئەوانیش لەوێ ڕاکێشەوە نەهێشتوونە چونکە لە سەری ڕەش 3 بازنەی پاسەوان هەیە لە 3 بازنە 1 بازنان هێشتووە 2 بازنان سەحەب کردووە بردووانە شوێنی تر و لەوێیان نەهێشتووە ئەمە بە کورتی باسی هێرشەکانی ڕژێمی ئێران لەسەر سەری ڕەش لەسەر نوکەرەکانی خۆیان هیوادارم هەم ڕژێمی ئێران هەم بنەماڵی بارزانی هەردووکیان بەرەو دووزەخ بڕۆن دوژمنی گەلی کوردن و سوپاسان دەکەم